زۆر جار باسی کەش و دەوری کەش و هەوا ڕۆڵی کەشوهەوات کردووە لە کاتی شەڕەکاندا کە چۆن مەسارەکە دەگۆڕێت. ئێستا ڕاچیە لەسەر گۆڕینی کەشوهەوا و کاریگەری لەسەر ئەم شەڕە؟ تۆ بزانە ئێستاکە بڵین لە فڕۆکەوە دەست پێ بکەین. باش فڕۆکە کاتێ ئەفرێت فڕۆکەوان کە ئەچێتە ئاسمان پرسیارێک ئەڵێ مەدەڕۆیە بینینت چەندێکە ئەڵێ لە ١٧٠ لە ١٠٠ لە ١٥ تۆ هاوینان ئاسمانت هەڵمە بێتن لە بەسایی گەرمیاییەوە ناتوانێت ئەوە ببینێتن بە تەواوەتی. لە بەهارە ئەڵێ ١٠٠ ئەبینم چونکە کەشوهەوا سافە دنیا ڕێکە. دوایەوە تۆ تۆز و خۆڵبارینت نییە. لە کاتی ئەم مانگە بێتەوە ئەگەر تۆز و خۆڵبارین دەست پێ بکاتن، یعنی F-16 کە سەرەکەوێ ئەوە هەر 400 مەتر بڕوە بوەستێتن بەرز نەبێتەوە $300 مەسرەفیەتی هەرەوە حرەکەتە بچووکە بکاتن. کاتێکە چێتە ئاسمانەوە ئەگەر خۆڵبارین بێتن گەرمایی بێتن جیاوازە سوتەمەنی زیاد سەرفەکاتن کار لە سیستەمەکانی کاتن. دوایەوە ڕەسەد بینین زەحمەتە بێتن. جگەلەوە تۆ ئەگەر لە هاوینا شەڕ بکەی سەربازدا بگری هیلاکو و ماندووی ئەو سەربازە لە گەرما چەندێکە، ینی لە مانگەی بێتەوە منتیقەی خەلیج لە ناو ئێرانە پلەی گەرمای لە 34 بەرزە بێتەوە ئیتر ئەڕوا. بەڵێ 36 ویتر بەرەو بەرزبوونەوە بەرەو بەرزبوونەوە ئەڕوا. باشە ئەو سەربازەی لێنانە ئیشەکە ئەگەر لەسەر فڕۆکە بێتن تەواو ماندوویەکی تەواو بێ بێتاقەتە بێتن. ئەگەر بگەڕێیتەوە هەر ببوورە بۆ ساڵی بڵین 2003 کاتێکە لە قاعیدەی ئیمام عەلی لە ناسریە هێزەکانی ئەمریکا دابەزین و بەرەو شاری ناسریە هاتن خۆڵبارین دەستی پێ کرد. وای کرد هێزەکانی ئەمریکا 2 ڕۆژ دواکەوت. ئەمانە کاری زۆرە، ینی کەشوهەوا زۆر کاری هەیە و لەو کاتەشە ئەمریکا زەرەرێکی زۆری پێگەی کوشتاریشیدا لە ناسریە بەسایی ئەو خۆڵبارینەوە. دەبەرەوە کەشوهەوا زۆر تەسیری هەیە. ئەبێت تۆ شەڕەکەیەک لایکەی تۆ پێش بگەیتە ئەو کاتەی کە دنیا گەرم ببێتن.